ڕۆژن پزیشکەمە بێتەوە دڵنیا ڕۆژن پزیشکەمە بێتەوە چونکە هۆکاری سەرەکی ئەوەیە بڕۆ لە دەمێر بپرسە کە ژن کوژن بڵێ تۆ بۆ واوکە ئەڵێ لەبەر قسەی خەڵک چێ دەفعی کردی قسەی خەڵک چێ ئەو بڕیارەی پێ زۆر باشە کەرم بووی لە قسە ماشەڵە ناستەوە هەرگێ ئەگەمە لە کات نەماوە بە حەق بم بە هاوڕێکانی تریشم نمونەیەکی ئەرستۆ کاگەڵچی خۆماندا ئەرستۆ یا ئەرستۆ ڕۆسۆیە تونوتی هەر کەسێکە قسەکەی جوانە قسەکەی جوانە کاگەڵچی خۆمان بێ ئەرستۆ بێ ڕۆسۆ دە قسەکە جوانە لێ تونوتیژی تر بە دوای خۆیانێنێ لەگەڵێکی خۆمان یەکێناوی دەرکردبوو بە کوشتنی سەگ و پشیلە ئەوانە بە دوای ئاگەڕا مشتاق بوو بۆ کوشتنیان دوای ماوەیەک لەو کوشتنە ڕاهات لەسەر کوشتنی گەورە ئەنجە دوایی مرۆڤی کوشت ئینسانێکی کوشت هەر لە دەوروبەرەکەی خۆی لەوانەیە نمونەیەکی بەسیط بێنمەوە لەسەر کوشتنی معنەوی کوشتنی کەسایەتی کەسەکان بۆ نمونە لە قانوندا هاتووەڵێ ئەو کوڕەی یاخود ئەو پیاوەی ئەو نێرەی کە بە بەڵێنی هاوسەرگیری سێکز یا سەرجەی لەگەڵ ئافرەتێکەکە دواتر زەواجی لەگەڵ ناکە واتە دەستی ڕێی خودداوای خۆمان ئەوە تاوانە و سزا ئەدرێ بە بەندکردن لە 3 مانگ بۆ 5 ساڵ